ایرو برز مسرور بارزانی شوردار جوات آسای شهر ماکورستان پیشوازی خالد خوجه سروک هوالبند نیشتیمانی سوریه و شاندک پیرکر. کە پێکاتبوو لە عەبدولئەحمەد ئەستیفۆ ئەندامی دەستەی سیاسی ئێتلافی نیشتیمانی سووریا و عەبدولباسط سەیدا سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی سووری و کەسایەتی سربەخۆی ناو ئێتلافی نیشتیمانی سووریا. لە دیارەکەدا گفتوگۆ لەبارەی دواپەرە سەندە سیاسی و سەربازەکانی دۆخی سووریا بەگشتی و ئێتلافی نیشتیمانی سووریا کرا. سەرەتا سەرۆکی شاندی ئێتلافی نیشتیمانی سووریا باسی لە کار و چالاکی ئێتلافی نیشتیمانی سووریا و کۆبنەوەی فراوانی داهاتووی ئێتلافی نیشتیمانی سووریا لە ڕیازی پایتەختی شانشینی عەرەبی سەعودیە و بارودۆخی مەیدانی هێزە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی میانڕەوی سووریا کرد. پاشانی گفتوگۆیی لەبارەی قۆناغی گواستنەوە و ئایندەی سووریا و دابینکردنی مافی گشت پێکاتەکان کرا. لەبارەی ڕاوچکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی بۆدا کە هەرێمی کوردستان پاڵپشتی لە چەسپاندنی دیموکراتی و سەقامگیری و ئاشتی و مافی پێکاتەکان لە سووریا دەکات. ڕایگەیاند کە پێویستە گەرەنتیەک هەبێت کە لە سووریای ئایندەدا گشت پێکاتەکان مافەکانیان ئاشنا بن کەس پەراوێست نەخرێ. لە بەشێکی دیکەی دارەکەدا باس لەبارە دۆخی شەڕی تیرۆریستانی داعش لە سووریا ئەو ناوچەیە کرا. و دووپات لەوە کرایەوە کار چەندە ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان هەموو ئەو هێزانی لە مەیدانەکەدا هەن کارێکی قورسە. بەڵام لە ئێستادا پێویستە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش لە پێشەوەی کار و هەوڵەکانی ئێتلافی نیشتیمانی سووریا دەبێت کە ئەمڕۆ بۆتە هەڕەشێکی جددی بۆ گشتی جیهان.